باشە لە سەر هەڵوێستی پارتی لەبارەی هەڵبژاردن و بڕیارەکانی دادگای فیدراڵی من میوانێکم هەیە ئاری هەرسین بەرپرسی لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک ئاری ئەم کاتت باش لە کاردانەوەکان سەبارەت بە هەڵوێستەکانی پارتی لەسەر ئەم پرسە چەند بەرەیەک دروست بووە بەرەیەک پێیان وایە پارتی پەلەی کردووە لەم بڕیارەداوە بەرەیەک پێیان وایە پارتی دوا کەوتووە لە بڕیاردان لەم بابەتە و بەرەیەکیش پێیان وایە لە کات و ساتی خۆیان هەڵوێستی وەرگرتووە ئێواڵێن چی؟ وڵی یەکێک لە تایبەت زۆر سپاس تەبعاً یەکێک لە تایبەتمەندەکانی قەرار لای پارتی ئەوەیە کە لە تەوقیتا بڕیارەت لەوانەیە هەتا لە ناو هەڤاڵانی خۆمانە و من خۆم لەوانەیە یەکێک بم لەوانەیە کە بڵێم حەق بوو ینی ئەم بڕیارە زۆر زووتر بدرایە وەکو وەزان جەنابی سەرۆک بەرزانی دە 12 ساڵ لەوە پێش زەنجی خەتەرەکەی لێداوتی ئەم ئاڕاستەی سیاست لە عێراقا بەرەو دیکتاتۆریەت و فەردیە دەچێت بەڵام بەداخەوە هیچ کەس گوێ لێ نەگرت ئەم بڕیارەش کە ئێستا ایراوە لە کاتی خۆیەتی و ئێمەش تەبعاً وەکو هەموو کەوادر و لایەنگرانی پارتی حتما 100% لە پشت ئەم قەرارەوە وەستاوین و ئەمە قەرارێکی هی جەماعی حیزبی ئێمەیە و وەکو خۆی جێبەجێگەین. کاگاری بەشێکی ئەم هەڵوێستەی پارتی یانەکرێ بڵێن بەشی زۆری ئەم هەڵوێستەی پارتی ڕۆبەڕووی دادگای فیدراڵیە بەڵام دادگای فیدراڵی ماوەیەکی دوور و درێژە کۆمەڵێ بڕیار دەرەکات کە وەک ئێوە شۆک و پارتیەڵێن زۆرینەی ئەو بڕیارانە دژی دەستور و پێشکەلکردنی دەستورە لە عێراقا پێت وانییە هەندێک تاخیر هەڵوێستی وەرگرت لەم بابەتە؟ ئەزانی بەس خۆی ئینسانە بێ بە وجدانەوە قسە بکە جارێ ئەو محکەمەیە نە فیدراڵیە و نە دەستوریە محکەمەیەکی کارتۆنیە دروست کراوە بۆ مەرامی سیاسی هەندێک لایەن و ینی لە دوورەوە کۆنتترۆڵەکرێت ئەو نووسراوانەی کە بۆیان نووسن دەق و دەق وەکو تووتی ئەیڵێنەوە یعنی دانەنیشتون مناقەشاتی لەسەر بکەن و سەیری بەندەکانی دەستور بکەن و قوانینی عێراقی بکەن و منهەجی سیاسی فیدراڵی هینی عێراق لە بەرچاو بگرن ئەمانیان بۆ نووسراوەتەوە و ینی ئەی خوێندنەوە جا بۆیە بەڕاستی ینی ئەستەمە ئینسان ئەو دادگایە وەکو دادگایەکی سەقامگیر و سنجینی فیدراڵی کە لە چوارچەوەی دەستورە بڵێن ئیش و کاری خۆی جێبەجێەکە ینی ئەستەمە ئینسان ئاوا ببینێ بۆیە ینی من هیچ لام سەیر نییە کە هەر هیچ مووقفیشی نەبێ لەبری خۆ مووقفەکە بەدەستخۆی نییە فەقیرە بۆی کە مووقیفگرێ ئێخۆ بێ لە دوورەوە بە ڕێمۆت بڵێن لە دوورەوە پێی بڵێن فلانشت کەویژەڵە بەسەر چاوە دیارە تا ئێستا ئەو برادرانەی کە یا ئەو لایەنانەی کە کۆنتترۆڵی ئەم جومگانی عێراقەکەن یەکێک لەوانە دادگای نافیدراڵی و نادەستوریە هێشتا تەلەفۆنیان بۆ نەکردوون هەر کاتێک کردیان ئەوانیش مووقیف وەرەگرن. زۆر باشە پێت وایە ئەم بڕیارەی پارتی کاریگەریەکی بێت لە پێداچوونەوە بەو بڕیارانەی کە دادگای فیدراڵی لە ماوەکانی ڕابردووە دەری کردووە هیچ نەبێت بۆ داهاتوو تا ڕادەیەک سنوورێک بۆ بڕیارانە دابنێت؟ وەڵاهی ئێمە لە بەیانەکەیە حتمما جەناب بینیوتە ئەو بەیانەی ئێمە ئەوی پێرێ ینی کامل و شامیلە هەموو شتێکی تایە ئینسان هەرچی لەسەر ئەو بەیانە بڵێ ینی هیچ پێویستی بە زیاد و کەمکردن و تەفسیر و تەرجمە ناکات کە زۆر واضحە و دیارە ئەگەر بێت و ئەم محکەمە بڵێن کۆنتترۆل کراوە یا بڵێن ئەوانەی کۆنتترۆلی هی محکەمەکە ئەکات ئەگەر هیچ هەڵوێستێکیان نەبێت ئەوە ئیتر ئەبێت تەحملی هەموو ئەو نەتیجانەش بکەن کە لە عێراق ڕوئەدا ئەو پێشهاتانی کە لە قازانجی خەڵکی عێراق و ینی هەتا دەوڵەتی عێراقیش نییە بۆیە ئێمە یعنی ئەوەی لەسەر ئێمە بوو مووقیف وەرگرین لەسەر بەرژەوەندی میلەتەکەمان چکە ئێمە وەسیلەین بەڕاستی وەکو پارتی ئێمە هەدەف نین هەدەف خاچی پیرۆزی کوردستان و خەڵکی کوردستانە ئێمە قسەی خۆمان کرد ئیتر ئەگەر خەڵکی تر مووقیفی لەسەر وەرنەگرێ ئەو مەسئولیەتەکە لەسەر شانی ئەوانە و هەر پێشهاتێک بێتە پێشەوە ئەوە بێت تەحملی بکەن. باشە تاوتوێی پێشهاتەکان و لێکەوتەکانتان کردووە ئێوە وەکو پارتی کە هەڵوێستەتان وەرگرتووە؟ 100% دڵنیا بلەوەی کە
هەر چوارچێ درێژی و پانی و بەرزی و سوچ بە سوچی ئەم بڕیارە فەحز کراوە، چەند جار بینی لێکراوەتەوە، هەموو بوعدەکانی لێگیراوەتەوە، هەموو ئەو احتیمالاتانەی کە واردن لە نەتیجەی ئەم بڕیاری حیزبی ئێمە بێتە پێشەوە سیر کراوە و دیراسە کراوە و ئامادەسازی بۆ کراوە، ئەنجا دوایی ئێمە و بڕیارەمان ناوە. و حەزیشەکەمەوە بڵێم ئێمە تەنیا حیزبێکین لە هەرێمی کوردستان کە تەسلیمی ئەو ئیرادەیە نەبووین کە ئەوێت قەواری هەرێمی کوردستان لەسەر نەخشەی گیان بسڕێتەوە، ئەوێ خەڵکی کوردستان جارێکتر بخاتەوە ژێر ڕێکێفی حکومێکی فاشیستی مرکزی و هەموو ئەو خەبات و تێکۆشانەی کە ئێمە بۆ ئازادی خۆمانمان کردووە هەموویمان لێ بچێنێتەوە. خۆشبەختانە جارێکتر ئەو شەرەفەش بە ئێمە بەخشرا و ئێمە تەنیا حیزبێکین لە هەرێمی کوردستان کە ئەو موقیفەمە وەرگرت. دیارە ئەوانەی تر یان دوودڵن لە وەرگرتنی موقیف یا دوودڵن یا ئەوە تا تەسلیم بوون. ئێمە ژەڵێن دوو شت هەیە لە ژیانە، شەڕ هەیە و تەسلیم بوون، خراپترین شت شەڕە، بەس وەکو جەنابی سەرۆگە فەرموێ لە شەڕ خراپتر ئەوەی کە تەسلیم بیت. ئێمە تەسلیم نەبووین و ناژبین. باشە کاکاری، ینی باسی لە هەڵوێستی هەندێک لەو لایەنانەی تر کرد کە وەکو وتە یان تەسلیم بوون یان دوودڵن، بەڵام هەندێکیان ئێوە تۆمەتبارەکەن بەوەی کە لە هەڵبژاردن ئەترسێن بۆیە ناتانەوێ بێنە ناو ئەم هەڵبژاردنەوە. ئەڵێ عەرەب شتێکی هەیە، ئەڵێ العاقل یفتهم. ئێمە لە 92 با خەڵکی بیانی بێن، خەڵکی بێلایەن بێن، سەیری ئەنجامی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکەن. ئێمە هەمیشە یەکەمی هەرێمی کوردستان بووین، ئیتر لە چی بترسین؟ مەسەلەی ئێمە ئەوە نییە پارتی دوو کورسی کەم و زیاو بێنێ لە پەرلەمانی کوردستان، دەش کەم و زیاو بێنێ مشکلە نییە. مشکلەکە زۆر لە ئێمە گەورەترە. من عەرزم کردی وتم ئێمە وەکو پارتی وەسیلەین. مەسەلەکە هەرێمی کوردستانە، مەسەلە کرامەتی قەومی میلەتێکە، مەسەلە ئەوەیە کە ئەیانەوێت تۆ هەموو ئەو مافانەی کە لە دەستوری عێراقا ڕێکەوتنی لەسەر کراوە لایەنەکان بە ڕێکەوتنی هەموو لایەنەکان نووسراوەتەوە، ئەیانەوێ وردە وردە هەنگاو بە هەنگاو ئەم مافانەت لێ زەوتکەن. یعنی ئێمەش لێرا پێمانوتن ستۆپ، هەتا ئێستا هاتووە قەی ناکە، بەس لەم دووە ئێمە ئەو قوبوڵ ناکەین. ئەجینا ئێمە بۆ لەوە بترسین کە لە هەڵبژاردنە ئەجا قەیچێکە بە ئێمە پێنج تۆ بڵێت 10 کورسی کەمتر بێنین، بەس مهمەوەی بەرژەوەندی هەرێمی کوردستان پارێزراو بێت. ئێمە بەرژەوەندی هەرێمی کوردستانمان لا گرنگە، نەک ئەوەی کە ئێمە چەند کورسی کەمتر یا زیاترێنین. نەخێر، ئێمە ئێستا بچینە ناو هەڵبژاردنەوە ئەگەر دەنگەکانمان زیاد نەکە بەخەر کورسەکانی خۆمانێنین. بەڵام خۆ مەسەلە ئێمە نین، مەسەلە قەزەی میلەتێکە، مەسەلە نیشتیمانێکە. چۆن؟ زۆر باشە. سەرەڕای ئەو هەڵوێستەی پارتی وەریگرتووە لە کشانەوەی لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان، بەڵام ئەگەرێکیشی داناوە بۆ دادگای فیدراڵی و لایەنەکانی پێکهێنەری دەوڵەت لە عێراقا کە ئەگەر ئەم شێوازە تەعامولەیان، ئەم شێوازە با بڵێین مامەڵەیی دادگای فیدراڵی و لایەنە دەسەڵاتدارەکانی عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە بەردەوام بێت، بە ئەگەرێکی زۆرەوە پارتی بۆی هەیە لە پرۆسەی سیاسی بکشێتەوە. ئەمەوێ لەسەرەوە قسە بکەین. کشانەوەتان لە پرۆسەی سیاسی باش دراسە کراوە، چونکە چەند ئەزمونێک لە کشانەوە لە پرۆسەی سیاسی لە عێراقدا هەیە کە خاوەنەکانی تا ڕادەیەک زیانمەند بوون، وەک بینیمان سوننەکان لە 2005 بەدواوە کشانەوە لە پرۆسەی سیاسی کۆمەڵی مەینەتی زۆریان توش بوو و موقتەدا سەدر بەم دوایانە کشایەوە. دیسانەوە ئەوانیش ئەتوانین بڵین وەکو پێویست نیانتوانی وە ڕۆڵی خۆیان ببینن. ئەم بڕیارە بۆ پارتی قورس نابێت. خۆی ئەزانی چییە؟ هەموو زەرێک لە پێناو و سەربەرزی و سەرفرازی نیشتیمان گەورەترین قازانجە. ئەمە یەک. دووهەم، ئێمە بڵین ئەو قسانەی کە پێویست بوو بیکەین، وەکو عەرزم کردی بەیانەکەی مەکتەبی سیاسی کامل و شامیلە، هەموو قسەکانی خۆمان کردووە. ئەوەی کە پێویست بوو بیڵێن وتومانە. ئەنجا با بزانین لایەنە سیاسیەکان لە عێراق و هەتا لە دەرەوەی عێراق با بزانین هەڵوێستیان چۆنە بێ بەرامبەر ئەم موقیفە نیشتیمانی ئێمە.
ئەگەر زانیمان هەر نیازێک هەیە ینی هێشتا ئەو نیازەی کە ئێوێ بڵین میلەتی کورد خەڵکی کوردستان خۆی بچەمێنێ و ئیرادەی ئێمە تێک بشتێنێ ئەوە ئێمەش ئۆپشنی ترمان لە بەردەسایە و بڕیاری خۆمانین بۆ ئەوەش کاڵەی نمونەی ترمان هەیە لە عێراقا کە ئەوانەی کە بڵێن ئەو مۆقیفانەیان نوانووە زەرریان کردووە یا حاڵەتێک ئێمە فەرقێکی گەورەمان هەیە لەگەڵ ئەوان ئێمە پارتی دیموکراتی کوردستانین ئێمە حیزبێکی نەتەوەیین ئێمە نوێنەرایەتی محافظەیەک و دوان ناکەین ئێمە خۆمان بە پارێزەری بەرژەوەندی میلەتێک ئەزانین و نیشتیمانێک ئەگەر سونەیەک هەبوو بێ لە ئەنبار یا لەگەڵ ڕێزم یعنی بڵین گروپی سنە یاخود حیزبی سیاسی و ئەمانە ئەوان تەبعاً خۆیان بە بەشێک لە وەتانی عەرەبیە زانن ئێمە ڕاستە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقین بەڵام ئێمە میلەتێکی سربەخۆین نیشتیمانەکەشمان ناوی کوردستانە بۆیە فەرق هەیە لە بینی ئێمە و ئەوان بەڕاستی بۆیە ئەو مقارنەیە من لە شوێنی خۆی نایبینم. بەڵێ ئاری هەرسین بەرپرسی لەقی چواری پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بە بەڕێز.